ڕەنگە ئۆپراسیۆنەکەی بەربانی ڕۆژی پێنجشەممە تاکە هەوڵی مەیدانی بوو بێت کە بۆ ئازادکردنی پێشمەرگە دیلەکان درابێت کە ئەنجامەکەی بەلای بەرپرسانی هەرێمەوە ئەوە نەبوو کە پێشبینی دەکرا. هەریەک لە مینداری گشتی وەزارەتی پێشمەرگە و بەرپرسی میحوەری ڕۆژاوای کەرکووک ئاماژەیان بەوە کرد پێشبینی دەکرا پێشمەرگە دیلەکان لەو گرتوخانەیەدا بن، چونکە پێشتر دەستگامنیەکانی هەرێم زانیاریان هەبوو لەسەر بوونی ژمارەیەکی زۆر زیندانی لەو گرتوخانەیە. جەباریاوەرە مینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بە هێناڕتی ڕاگەیان بە پێی دوایین ئامارەکانی وەزارەتی پێشمەرگە لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا 1258 پێشمەرگە شەهید بوون و 7301 پێشمەرگە بریندار بوون و 62 پێشمەرگەش بێسەر و شوێنن. یەکێک لە ئامانجەکانی ئەو پرۆسە گەورەیە کە ئەنجام درراوە ڕزگارکردنی ئەو پێشمەرگە بێسەر و شوێنانن یان ئەو دیلانن کە ئێستا لای تیرۆریستانی داعشن کە ئێمە بە پێی ئەو ئامارەی لامانە ئەوەی کە بێسەر و شوێنە ئێستا 62 کەسمان لە هێزەکانی پێشمەرگە تا ئێستا بێسەر و شوێنن. پێشمەرگە دیلەکان لە میحوەرە جیاوازەکان لە شەڕەکانی هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش کەوتونەتە دەزە و ڕێکخراوە. کۆتا شەڕیش کە ژمارەیەک پێشمەرگە تێیدا بەدیل کەوتنە دەستی داعش لە سەرەتای ئەم ساڵەوە بووە کاتێک چەکدارانی داعش هێرشیان کردە سەر میحوەرەکانی کەرکووک و بەهۆیەوە 17 پێشمەرگە بەدیلگیران. دوای چەند ڕۆژێکیش داعش گرتەیەکی ڤیدۆی بڵاو کردەوە کە تێیدا 18 پێشمەرگەی دیل دەردەکەون و لە نێو قەڤەزێکی ئاستیندان با پۆشاکی پرتەقاڵیەوە و بە شەقامەکانی حەویجەدا دایانگەڕێنن. لە ماوەی ڕابردووشدا داعش دوو جار ڤیدۆی شەهیدکردنی ژمارێک لەو پێشمەرگە دیلانی بڵاو کردوتەوە، بەڵام چارەنووسێوانەی تر بەنادیاری ماوەتەوە. بەرپرسانی هەرێم وەزارەتی پێشمەرگە بەردەوام مۆدوپات دەکاتەوە کە لە هەوڵی ئازادکردنی ئەو پێشمەرگە دیلانەدان و هەرچێکیان پێ بکرێ بۆ ڕزگارکردنیان دەیکەن، لە هەمان کاتیشدا ڕەتی دەکەنەوە دانووسان و گفتوگۆ لەگەڵ داعش بکەن. چیروان بارزانی سەرۆکی حکومەت هێرێم لە پەیامێکدا سەبارەت بە ئۆپراسیۆنەکەی حەویجە ڕایگەیاند حکومەت هێرێم پابەندە بە ڕزگارکردنی پێشمەرگە دیلەکان. پێشتریش بەشێک لە کەسوکاری پێشمەرگە دیلەکان ڕایانگەاندبوو ژمارێک لە سەرۆک عەشیرەتە عەرەبەکان لە حەویجە بڕیاریان داوە نێوەنگیری بکەن بۆ ئازادکردنی پێشمەرگە دیلەکان، بەڵام ئەوی تا ئێستا ڕوونە ناهەوڵی وەزارەتی پێشمەرگە و دەستگامنیەکانی هەرێم و ناهەوڵ و نێوەنگیری کەسانی تر ئەنجامیان نەبوو و هیچ پێشمەرگەیەکی بێسەر و شوێن نەگەڕاوەتەوە ناو کەسوکارەکانیان.